ڕەهەندی پێشاتەکان بەرنامەکە هەفتانەیە پشکا کوردیە دەنگی ئەمریکایە لە واشنگتن. معتبر شێروانی vê bernamê rastewxwe bi rê vedibe û guhdar û bîner jî dikarin bejdar bin. جوانترین سڵاو ئاراستەی ئێوە جۆگرانی خۆشەویستی بەرنامەی هەفتانەی ڕەهەندی پێشاتەکان بێت ئەم بەرنمەیە ڕاستەوخۆیە و ئێوەش دەتوانن ئەگەر بتانێ و ئێمەش زۆر پێمان خۆشە بەشداری لەم بەرنمەیە بکەن. بە درێژایی بەرنامە ژمارە تەلەفۆنتان بۆ دەخوێنمەوە. تەوەری سەرەکی بەرنمەی ئەمڕۆمان هەڵبژارنەکانی گشتی عێراق و هەروە هەڵبژارنەکانی پارێزگاکانی هەرێمی کوردستانی عێراقەکە لە 30 مانگی داهاتوو بەڕێوە دەچن. لە ناو جەرگەی ئەم ئامادەکاریانە دوێنێ سێشەممە لە ناکاو ئەندامانی ئەنجومەنی کۆمیسارانی کۆمیسیۆنی باڵای هەڵبژارنەکان کۆیان ڕایانگەیان کە دەستیان لە کار کێشاوەتەوە بەهۆی گوشاری لەسەریانە و دواتر بە پێدەستگاکانی ڕاگەیاندن دیارە هۆکاری تریشە بۆ لە ناویان یاسایەکی مشتومڕ لەسەری هەڵبژارنە. باش ئەمە چ کاریگەریەکی بەسەر دەنگدان بەڕێوەچوونی دەنگدان لە کاتی خۆی دەبێت؟ ئامادەکاریان کارەکان تا چ ڕادەیەک ئەنجام دراون و ئایا کۆمیسیۆن چەندە لەژێر گوشاری لایەنەکانی سیاسیە؟ ئەمانە تەوەری بەرنامەنە. میوانەکانم بەڕێز عەبدوڕەحمان خەلیفە شارەزای هەڵبژاردنانە و هەروەها میوانی تریشمان تاماوەیەکی تر لەگەڵماندا دەبێتن. هیوادارم تەلەفۆنەکەی بتوانین پەیوەندەکەی دروست بکەین. بەڕێز هۆگرچەتەوە بەڕێوەبەری تۆڕی شەمس بۆ چاودێری هەڵبژاردنەکان لە عێراق. بەڕێز عەبدوڕەحمان خەلیفە زۆر بەخێر بێی بۆ بەرنامەی ڕەهەندی پێشاتەکان. سپاس بۆ تۆ، سپاس بۆ دەنگی ئەمریکا. ڕێزم هەیە بۆ هەموو بیسەرانی دەنگی ئەمریکا. باشە، بە پێی شارەزایی جەنابەت لە کاروباری کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق لاتان سەیر بوو کە دوێنێ ئەوە کۆی ئەندامانی ئەنجومەنی کۆمیسەر ئەوە دەست لە کارشێشانەی خۆیان ڕابگەیەنن؟ بۆ ئەوەی لای بیسەر وازح بێ، بۆ ئەوەی چارچێوەی یاسایی ئەو دەستگایە بزانین، کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان کە ناوی وایە، ئەم دەستگایەکە سەر بە هەر سێ دەسەڵاتەکە نیەواتە دەستگایەکی سەربەخۆیە وەکو ئیداریەن و مالیەن و ئەمانە. ئەم دەستگایە کەدا ئەمەزرێ سەر بە هیچ وزارەتێک نییە، سەر بە مەجلیسی نوابیش نییە، سەر بە سوڵتەی قەزاییش نییە، واتە لە هەر سێ دەسەڵاتەکە خۆی سەربەستە، بەڵام لەژێر ئیشرافی پەرلەمانی عێراقیایە. چۆنیەتی دامەزانی ئەو کەسانی کە لەوێن پەرلەمانی عێراقی متمانیان پێبەخشێ و پەرلەمانی عێراق متمانیان بێسنێتەوە. بنسبەت ئەو حەدەسەی کە هەیە، من بەڕاستی سغرا بەکەم لەو مۆزوعات. ئێستا من دوورم لە کۆمیسیۆنانی، بەڵام هەندێک ئەحداث هەیە سەیرم پێدێ لەبەر ئەوەی ئێستا خۆی بە حقیقەت ئەبوایە ئەو دەستگایەکی سەربەخۆ بوایە، بەڵام بەپێی یاسا هەموو کاتەکانی شعبی عراقی گەلی عراقی تیا بوایە، وەکو بەپێی یاسا طبعاً شیعە سونە کورد کەمە نەتەوایەتەکان هەر بەپێی ئەو یاسایە ئێستا وا دامەزراوە 4 شیعە 2 کورد 2 سونە یەکێ لە کەمە نەتەوایەتەکانی تایە. بەڵام بەداخەوە من ئێستا ئەو دەستگایە لە جێی ئەوەی کە کەمە نەتەوایەتەکانی تیابێ نوێنەری حزبی تایە، ئەم جارە لە تشکیلی ئەم جارەی کۆمیسیۆنات کە ئەو کۆمیسیۆن طبعا بریتیە لە استراکتەر و هەیکەلێتی کۆمیسیۆن بەو شکلەیە کە مەجلیسی مفوضینی هەیە، واتە ئەنجومەنی کۆمیسارانی هەیە لەگەڵ ئیدارەی انتخابی. ئەنجومەنی کۆمیساران ئیشراف ئەکاتە سەر ئیشەکان و تقریبا وەکو تۆ بڵێ پەرلەمانێکی ئەو دەستگایەیە و جهەتی تەنفیزی شەیە، تەنفیزی ئەوامرەکانی ئەوەکە، و لە هەمان کاتە جهەتێکی قەزاهەیەکی قەزایی شەیە لە ڕۆژی هەڵبژاردنە نزاعەکان معارضەکە لە نێوان قوارە سیاسیەکانە و لە نێوان کۆمیسیۆن و قوارە سیاسیەکان قوارە سیاسیەکان و قوارە سیاسیەکان. طبعا ئەو ئەم جارە کە طبعا هەستیان سازدارە ئەو 9 کەس هەیە کە ئەندامی ئەنجومەنی کۆمیسارانە کە باڵاترین دەسەڵاتی ناو ئەو دەستگایە، ئەمانە هەستیان سازداری ئەگۆڕێن. لە گۆڕانکاری ئەم جارەیە بەداخەوەم لەباسی ئەوەی کە نوێنەری پێکهاتەکان بێ بە پێی شارەزایی لە هەڵبژاردن نوێنەری حزبە سیاسیەکانە. جا ئەوان ئێستا دیعاەن ئەوەیە کە ئەڵێن ئێمە خالا بین لەبەرەوەی کە تدخلاتمان بەسەرەوەیە، تدخلی ئەحزابەکان هەیە، تدخلی دەسەڵاتەکان هەیە، و دەسەڵاتەکان یعنی ئەحزابەکان یعنی پارتە سیاسیەکان. باش ئەوان خۆیان نوێنەری پارتە سیاسیەکانن. من تەسەوری ئەوە ناکەم ئەوە هەربێ خۆیان کە باسی واکەن کەەوە هۆکارە، هەڵکو چەند سیناریۆیەک یا
يعني بالرأي من كان رأيك هيشان أم دارا شيء بكار هاد كبيرن كات إلكتروني كبتي هم ديال الستاوي حوالي بناو كوميسيونوا عليه براسي كوميسيون فصلينا ولو لا كارتك أو كارتانة بشكني أو كارتانة أما الشكل هو اللي رجع أول تحرب يبيع دول يعني راكدني لو موضوعة أما يبدو من شيء تشكبهم لبرو كوميسيون يسازود يعني خلقها كسل بخوني أو كأوي أو كحسب بحسابها رنك أمهل يستوى أن يبقى صابرين شون يعني اعتباري بخوان بيننا أما شو كاري كتير كيم أجر خوارج سياسي منفذ أو خوارج سياسي يعني حكم كان يسال العراق يعزي الشبيان دار يكتشفوا كان لبروي شيء لخوي هي كدر ناسية رنك أمس الشبل هو كارك باش برز عبد الرحمن خليفة عدي أو تاسرادك بتهيبتي بيوندي با لتيجيشتن يا شكرنوي برجي سي مادي هشتي يا سهل بجارنا كان جمعة لبنزي سالي 2013 وهي أو نارزايتي كأنداماني كوميسار درهم بريوا وهندك فيش ناس كان دبيتن وكودلا أول ريفورم يا تاكسازي تدا بكريت رايزنا بالسروتي بتهيبتي ماوي زۆر کەم ماوە ئایا پەرلەمان دەتوانێت چاکسازی بکە یان دەیهەوێت چاکسازی لەسەر بکات چۆنە؟ يعني چاکسازی لەسەر ئەو بڕگەی سەی مادەی هەشتی یاسای هەڵبژارنەکانی ژمارە 45 2013 کە دەگوترێتن مشتومڕ لەسەر شیکردنەوەی هەیە یاساکە یاسایەکی ڕوون نییە بۆ خۆتان دەزان هەروەها بەو دوایەنە ژمارەیە کەسایەتی هەر بەپێی ئەو یاسایە ڕێگایان پێ نادرێتن کە خۆ بکەنە پاڵێورا و هیچ دەرفەتیشیان نییە داوای پێداچوونەوە بکەن بەسەر بڕیارەکەدا. طبعا هر بروسيتي هالبجاردين ياساي الشابكي خوي هي ياسا همو ياسا كان ربط بياساي شو كياساي دامزاني كوميسيون على هالذاتنا الحقيقه هذه شارش هو برين كوميسيون خوي دزغايشي دستوريه وهذا دستور امريكي دو دامزاني ما بيصل دستور امريكا دو بوي كوميسيون كتايبه داب مجلس البخوبو انجامداني هالبجاردين كان العراق ولكاتي هالبجاردين هل هالبجاردين هيك سائمة برو هالبجاردين برلماني عراقية هل هالبجاردين هيك قانون ياساي تايبتي خوي هي كوميسيوني بالاي خوي هالبجاردين كان فراسي لحقيقته خوي جهتك تنفيذية جهتك كتنفيذي ياسا كانك صلاحيتي اويني انا كزور خاطه ولا هالبجاردين وكوي امدارك ديانا هربتي او ياساي كبدنا بالباسكت ونش أتواني سنها رجعي في دعوة كلا هي شيء مستقل هي كثيرا مسألة وعدالة كاتي خوي كان أول شيء كشفني بعث أو كثاني كبعث يقولون لك كاتي خويا لا وكان إن الريا ناوي أو كان بدانا إن الريبو أو هيئاش طبعا وقف الفريق تماشاك قناوي أو كسا أو كان ديدك وأنا بحسبه بي أو أنا حقي وهي كلام بيه كوميسيون حقي وهي سأكيد على شهادات دي أو كسانا حتى بقياسة أوشنيا أو ملثر كوميسيون أوية كتحفظ يكبر قرية طلع كوميسيون أوشك أو تأكيدها كآية أم كسات شهادة كي مزولة يا مزولة مفاتحي يعني أو وزارة التعليم عالية الوردة شو كان يجي لك أبوت أكيد للشهادة أما سياسة لما توسع لصلاحيات الكوميسيون بشكل أخوها القدران اللي يشكارك كان لحقيقة كوميسيون جهتك التنفيذي قوانيني هالبزاردينك قانوني هالبزاردينش ديارة واضحة هم قانون كان يشرب كبويك كوميسيون لك يمصال ذلك بوريك أنجمني كوميساران كوميسيون أنجمني كوميساران صلاحيات جانشية أي كليتي كوميسيون بتشكل داري الغاوة يشكار كان كوميسيون بتشون ستتشوا أمانة هموي ببيع سايج مالي يعني زي صالي 2007 متحوت كذا برلماني عراقية دسوا أمانة أو يشكاران الركخة وميكانيزم يشكاري كوميسيون بشكل عام ديارك بەڵێ زۆر سپاسان دەکەم بەرنامەی ڕەهەندی پێشاتەکانە و ڕاستەوخۆ بڵاو دەبێتەوە میوانەکانم بەڕێز عەبدوڕەحمان خەلیفە شارەزای هەڵبژارنەکان و ئێستاش بەڕێز هۆگرچەتۆ بەڕێبەری تۆڕی شەمس بۆ چاودێری هەڵبژارنەکانی عێراق لەگەڵماندایە کاک هۆگر ئەم کاتت باش کاک هۆگر و پرسیارم دیارە لە بەڕێز عەبدوڕەحمان خەلیفە کرد پێم خۆش بوو لە جەناب پشتی بکەمەوە کە دوێنێکە ئەندامان کۆی ئەندامانی ئەنجومەنی کۆمیسارانی کۆمیسیۆنی باڵای هەڵبژارنەکان دەستیان لە کار کێشاوە ئایا لاتان سەیر بوو یان پێشبینی شتێکی وا دەکرد
بۆ چوونی من یعنی ئەو دەست لە کات کێشانەوەی ئەنجومەنی کۆمسیاران کە تەقدیمی سەرۆکی ئەنجومەنیان کردیە دوو پێشبینی لێ دەکرێت یەکەمیان ئەوە ڕاز بێ کە دەستەی ئەنجومەنی کۆمسیاران لاڵبژاردن لەژێر شارێکی زۆری هێز و لایەنە سیاسیەکان دەسەڵاتی یاسادانان دەسەڵاتی دادوەری بێ هەڵکارەکەیشی بەشێکی بۆ ئەو ئیجراعاتانە دەگەڕێتەوە کە خۆی ئەو مەجلیس ئەنجومەنی کۆمسیاران دەیگرێتە بەر کە پێم وایە ئێمەش لە دووتوێی کارەکانمان ئەوەمان ڕوون کردوێتەوە کە پێویستی بە دیڕاستە پێویستی بە تەئەنی پێویستی بە شارەزایی زێدەتر هەیە ئەمە بەشی یەکەمە بەشی دووەمی بۆ چوونی من وایە کە ئەمەش وەکو هەندێک لە کارەکانی تری کۆمسیۆنی باڵای هەڵبژاردن سوودی لێوەرگیرێ وەکو قەزیەیەکی سیاسی لە دژی لایەن جیاواز و بەڕاشکاویش ئێستا دەگوترێ ئەو با بڵێن دەست کێشانەوەی ئەگەرچی هۆکارەکەی بۆ بڕیارێکی دادگای ئیتیحادی دەگەڕێتەوە بەڵام لە ئەسڵدا ئەوەی کە گوزەر دەکا قسەی لەسەر زەغتکردن یا فشاری بەڕێز سەرۆکی پەرلەمان ئوسامە نزێفی لە هەوڵی دەستخستنەناوکاری کۆمسیۆنی باڵای هەڵبژاردن وەکو سەرۆکاتی پەرلەمان کە بە بۆ چوونی من ئەمیش بە شێوەیەک لە شێوەکان ئەمڕۆ وروژاندنی لە با بڵێن بەرژەوەندی لایەنێکی سیاسی کە ئەویش دەوڵەتی یاسایە بەواتایکی کە کۆمسیۆن پێم وایە ئەو هەنگاوەی کە ئێستا ناوێتی هەنگاوێکی ناتەندروستە ماوەیەکی کورت بۆ هەڵبژاردن ماوە ئەمان دەبێت بە پشت ئەسوور بە یاسا و ڕێکارە یاساییەکان داکۆچی لە خۆیان بکەن نەک بە دەست لە کار کێشانەوە چونکە ئەمە لە غەیری ئەوەی کە لاوازی ئەو دەستەیە دەگەینێ هیچ ئەساسێکی تری نییە. بەڵێ بەرەس عەبدوڕەحمان خەلیفە جەنابیشدایە دەگەڵەوەدای کە دەستیان لە کار نەشێشابەوە بە ڕێگایەکی دیکە بەردەوام بە لەسەر گوشاریان بە لە بەرچاوگرتنی ئەوەی کە زۆریشی نەماوە هەڵبژارنەکان بەڕێوە بچن. بەتاکید دیاریکردنی ئەم کاتە کە لە حدودی مانگێکی مابێت بۆ دەستە کار کێشانەوە ئەمە هەندێک شتێنێ ینی هەندێک وەکو ئەو احتیباراتانەی کە من باسم کرد هەندێک لەوانە بگەێنێ ئەجنا ئەگەر ئەوان مەبەستیانەوەیە کەس تدخل بيسو كاريان نكام أتوانين تدخلي كسب بمكان ده همان كذا التهرب كدن راكدين لموضوعات كذا هنا سيمش من هوكو لسنتين أعمال زمبيكت أوان خوش عن هذي كوتمثيلين الذي حزبك بحزب كانن فبوت يعني يستخبري أولا كان كوايا أو أنا توان توازني هو موضوع راجرين بلام دابد ديار أسباب تريه من أول. بله برز هو قرصتو ديار برز عبدالرحمن خلیفه هندك باسی کارتی الکترونی کرد توانی دو شرزیاتر باس که بلام پیم خوش برای زناب ور بگرم امش سرمایه چی زور دندراوه لسر کارتی الکترونی که وکودالم پروسی دنگدان زیاتر شفافیت فرتوفیلی تدانه کرد رای زناب لو باره و تیا و کارت تا است که دابش کراوه هیچ کم و کری لبدی دکرد یان شتهی دبید بتوانید لوستار توان بلند شتهی سرکوتو دبید چونه؟ ئەوەی کە قسە لەسەر کارتی دەنگدانی ئەلکترۆنی بە حەقەت وەکو ئەزموونگەری وەکو هەوڵ بۆ ئەوەی ئیجراعاتێکی تر زیادکەین سوود لە تەکنەلۆژیا وەربگرین بۆ ئەوەی بەر لە ساختەکاری بگرین کەم و کوڕیەکانی پرۆسە دەنگدان کەم بکەینەوە کارێکی زۆر باشە لەگەی دەستخۆشیە بەڵام ئەو سەرنجەی کە لەسەر کۆی ئەو پرۆسەیە هەیە من دابەشی دەکەم بۆ سێ بەش بەشی یەکەمیان پەیوەندی بەوایە ئەو کارتی ئەلکترۆنیە چەندە بنیاد نراوە لەسەر داتابیسێک ژێرخانێکی تەندروست خۆی لە تۆماری دەنگدەرانەوە هاتووە کە تۆمارەکە بە شایەدی کۆمسیۆن خۆی لە ڕابردوو کەم و کوڕی زۆری تێدایە و کێشەی زۆری تێدا بە دڵنیای ئەو کێشانەی هەموو نەقڵ کردیە لە بۆ ئەو باڵن کارتە ئەلکترۆنیە دوو ئەو کارتە لە ئەسڵدا بەڵێنی کۆمسیۆن وابوو بایۆمەتریدی واتە بایۆ تەقاطوع و وێنە و بەسمەی دەنگدەری تێدابێ بەڵام بۆ ئەنە بژاردنە ئەمەی تێدا نییە واتە ئەو ئیجراء لە ڕووی پراکتیکی لە کاتی جێبەجێکردندا
ممکنە هەمان ئەو مۆدێلە ئەو کێشەیە بۆ کۆمسیۆن دووبارە بکاتە کە لە ئەزمموی هەرێمی کوردستان لەخەڵ ختمی ئەلکترۆنی کە شتێکیان هێنا پێشناوی ختمی ئەلکترۆنیە کە بە بۆچوونی من سەرکەوتوو نەبوون چونکە کە سەرکەوتووبان ئێستا لە ئەزمموی عێراق دووبارەیان دەکردو کە دووبارەی ناکەنەوە بە بۆچوونی من ئەمە کێشەیەکی گەورە لە ڕۆژی انتخابات بۆ ئەندامانی کۆمسیۆن دروست دەکات لەوەش زیاتر ئەوەیە کە ئێستا چۆن ئەم کارتە کە کراوەتە وەسیقەیەکی ئەساسی چۆن دەتوانن بیگەینە تەواوی دەنگدەران و ئەو کەم و کوڕیانەی پێدا هەیە ینی بنبڕیکەن ئەوەی کە ئێستا وەکو بەڵگە لە فەیسبوک ئەوانە بڵاو بۆتەوە دوو وەسیقە بڵاو بۆتەوە هەردووچیان دەلالەتن بۆ ئەوەی کە ئەم پرۆسێ بە ئارامی ناڕوە ناچێتە پێش لەگەڵ ئەوەیە مەخوازیاری سەرکەوتوو بێ و بێکێشەری بن یەکەمیان ئەوەی کۆمسیۆن خۆی ڕاگەیاندووە لە سەروی تا ئێستا 53,000 بتاقەی دووبارە واتە هەر کەسێک 2,000 دەنگ دەدات لە تەسویقی خاص و عام بێت مرد و ئەوانەی لە دەرەوە ئەوەی لە مادەی سەد بن ئەمە جگە لە سەر تاوەکانی تر کە تێبینی زۆریان لەسەر تەقەی دووەمەوەیە وەسیقەیە کار ئەمڕۆ دوێنێ بڵاو بۆتەوە ئەویش ئەوەیە کە ئەو منوزەی وەکو بایۆ ختم و وێنەی وەرگیراوە نزیکەی 90% ئەوەی کە وەرگیراوە کە نزیکەی 350,000 69% بەسمەکان ڤیازەکە نایخوێنێتەوە یا بایۆ ناخوێنێتەوە ئەمە کێشەی خەنی گەورەیە ئەگەر ئەو کێشەیە کە ئێستا هەیە لە ڕۆژی هەڵبژاردن دووبارە بێتەوە پێم وایە کۆمسیۆن تووشی شەڵەژانێکی گەورە دەبی چونکە لە بەشی زۆری شار و شارستەکان ئەم جیازە بەسێت باشکار ناکا بە نەتیجەیان دەبێت ئیهمالیکەن ئیزرائیل گوێ پێ نەدەم کە ئەوە ئامانجەکەیان تەواوەت ئیلغا دەکاتەوە کە هەرگیز لە ساختەداری یان ئەوەتە نەیاڵن خەڵک دەنگودا کە ئەوەش بەڕاستی پێشێری بنەمایەکی سەسووریەتی کە کۆمسیۆن لەسەرەتی هەموو ڕێکارێکی ئاسان بگرێتە بەر بۆی دەنگدەر بە ئارامی دەنگدا دەنگدەر بە ئاسانی دەنگدا بەڵێ بەرز عەبدوڕەحمان خەلیفە چی دیکەت هەیە زیاد بکە یان چی نیگەرانێکی دیکەی هەیە لە جەناب لەسەر مەسەلەی کارتی ئەلکترۆنی والله لسر كارتي الكتروني بالتاكيد كارتي الكتروني لحقيقتها اگر بباس بكار بيه خوي لحقيقتها وكولا تشي دو سنه بباس بكار بيه زول باشا دبروي فنجا بتواني قضاء كارت سد كومر الى جريتي البزاتين بلان بدخوا نا او كساني شيء تنفيذي كان دقاي او سيخين كاو بيدوش باري شي دور كرسله لو ام كومسيون بتواني او شفا يشك لو مساكلاني كهيا راسي كومر يشتري هي لسلم كارتي الكترونيه ام كارتي الكترونيه لباشين حالتها بالراي من زياده الناس عند الحفاده صد اجر يعني زود زحمتها حفاده صدي ام كاتب دستي دندر او سي لصتيك امانيه خويا حق سرعات العراق وزاريني جودير بشويه هزار بينطط سيوبنت هزار بشويه مليون وسيطط ينطط سيوبنت دندر بله حالتها حفاده صدي او رقمات او كاتاني كلا بله بەڕێز عەبدوڕەحمان خەلیفە بەداخەوە دەنجی جەناب هێندەگزار نابیستین داوای لێبوون لێرەکان پەیوەندیەکەمان دیارە دەگەڵ بەڕێز عەبدوڕەحمان خەلیفە نەماوە پەیامنێرمان عومەر فەرهادی لە هەولێر لەگەڵمانە کاک عومەر فەرموو ئەو کاتەکان باش من بەڕاستی پرسیار لەوە دەکرێت زۆر ئەو دەنگۆی ئەوە لە گۆڕەیە کە ژمارەیەک لە کارمەندانی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان دەستە کێشانەوەیان ڕاگەیاندووە لەبەر ئەوەی دەڵێن کارتی دووبارە زۆرە و کارتی ئەلکترۆنیە لەلایەکی ترەوە باس لەوە دەکرێت کە هێزە سەردارەکانی سوپای عێراق و ئەوانی تریش یانی بڵێن هەر سواتە و چی و پۆلیس و ئەوانش لە نێو عێراق لە هەرێمی کوردستان کارتی دووبارەیان هەیە کارتی بڵێن مەدەنی و کارتی سەربازیشیان هەیە ئەو شێشانە چارەسەریان چۆن دەکرێتن ئەگەر وابێ ئەما دیشی ئایا مەبەستی ئەوە نییە هەڵبژاردنەکان جوا بخا لەو کێشەیە کە دوای دروست بوو لەسەر کوشتنی ئەو ڕۆژنامەنووسە ئەو شتانە هەمووی ئێستا لێرەش باز دەکرێت خەڵکەکە بەڕاستی دڵنیانی لەوەی پرۆسەکە بە بەڕێکوپێک بەڕێوە دەچێندا بەڵێ کاک عومەر پرسیارێکی دیکەش با لە جەنابت بکەین لە دوای 6 مانگ تێپەڕبوون بەسەر هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستانی عێراق هێشتا حکوومەت پێک نهاتووە ئایا متمانەی دەنگدەریش یان وەکو دەڵێن مەیلی دەنگدەر بۆ بەشداری لە هەڵبژاردن و لە دەنگدان نابێتە نەبووتە مای مەترسی کار بەدەستان کە دەنگدەرانیش بڵێن ینی ئێمە کە دەنگمان داوێستا فەرق دەکات کە لە هەڵبژاردنەکانی عێراق و پارێزگاکانی کوردستان دەنگ بدەین
چۆن بڵێ من لەوە بۆەوە نازم مەبەستمەوە بکە دڵنیام بەو شێوە نیگەرانیە باشە لێت دەگەڕێم بڕۆی زۆر سپاس زۆر سپاس دەکەم بەرەس هەوگرچەوە سرنجت هێنە لەسەر قسەکانی پامنێرمان هەمەر فەرادی بەخۆی ئەو تێبینیانەی ئەو گوتی بەس پێویستی بە هەندێک ڕاستکردنەوەیە ئەندامانی ئەنجومەنی کۆمسیاران دەستیان لە کار کێشاوەتەوە لەبەر بڕیاری دادگای ئیتحادی کە پەیوەندی بە فەقەرە هێشتی ژمارە 3 کە ئەویش مەسئلەی حوسنی سیرە و سلووکە کە کۆمسیۆن دادگا بڕیاریدا بەبێ ئەمری دادگای ساڵێوراوە نابێت لەسەر ئەو بڕیە دوور بخرێتەوە لەسەر داوای پەرلەمان بۆیە بە نەتیجەوە بە تەدەخول دەزانی و بە مخالفەی قانونی دەزانی و وا تێدەگەن ئەوە زەخی سەرۆکی پەرلەمان لە ڕێی دادگاوە لەسەریان دەیکا بۆیە بە بۆچوونی من ئەوە هۆکاری سەرچێت نەک لەبەر ئەوەی بیتاقەکان تەزویری زۆر تێدا بیتاقە ینی کێشەی زۆری تێدا بە دڵنیایی بەڵام دەبێت کۆمسیۆن زود سەرفکان نەیاڵێ هەموو ڕێکار و توانای خۆی بخاتە کار کە ئەمە ساربکە اینجا خاڵێک ترەیە لەسەر بتاقەی ئەلکترۆنی کە کاک عەبدوڕەحمان باسی کرد ئایا چەندە دەگاتە دەستی خەڵک تا ڕۆژی هەڵبژاردن ئەوەیە کە ئێستا بینیمان هەندێک ڕێکاری نایاسایی دێشێ لە بۆ مافەکانی دەنگدەر بەکاردەهێنرێ بۆ زەغبکردن بۆ وەرگرتنەوەی ئەو کارتانەی دەنگدان لا بڵێن لە ڕابردوو ئێمە لە تۆڕی شەمز ڕەزی ئەومان کرد کە نووسراوێکی ڕەسمی لە پەروەردەی دابن پاڕاستەی فەرمانبەرەکان کراوە ئەوەی کە بتاقەی ئەلکترۆنی وەرنەگرێتەوە بۆ بژاردن نووسەی نادرێت ئەوە شێفتاری یاسایە ئەمە یەک دوو هەروەها حاڵەتێکی تر هەیە کە پەیوەندی بە شاری دهۆکەیە کە بە پێی ڕێکارەکان هاوڵاتی خۆیان خزمی دەرەجەیەکی ینی برا و باوکو کە شاری دەتوان بژوورەگرنەوە نزیکەی 19,000 بە پێی وەسیلەیەک کە بڵاو بۆتەوە 19,000 بتاقە دابەش کراوە لەسەر ئەساسی ژنەمای با بڵێن بلەیەک یان دەرەجەیەک نیە بەڵکو دراوەتەوە خەڵک لە دەرەوەی بازنەی ئیزراعات کە ئەمە کێشەیەکە بە بۆچوونی من زەرەری زۆر لە پرۆسەکە دەدا واتە بۆ ئەوەی زۆرترین ژمارەی کارتەکان دابەش بکرێ پێویستیان بە گرتنەبەری ڕێکاری نایاساییە تا ژولەی ئەو کارتی دەنگدان بگەینە هەموو دەنگدەران بەڵێ بەرز عەبدوڕەحمان خەلیفە ئێستا لەگەڵمانە بەرز عەبدوڕەحمان خەلیفە بە پێی ئەزموونی جەنابەت لە وەکو شارەزایەکی هەڵبژاردنەکانیش و شارەزایەکی سیاسیشن ینی چ ئاستان پێشبینی چه ئاستانجی دیکە دەکەن بێجگە لە کارتی ئەلکترۆنی لەم پرۆسەیەدا والله من بشكلێکی عام دیموکراسیت لە وڵاتەکەی ئێمەیە لە قەیرانایە بەڕاستی و لە پاشە قسەیە من زۆر بەداخەوەم بەشێک لەوانە بەسەری دەستگای هەڵبژاردن خۆی قوارە سیاسەکان لە نێوان خۆیانە نەوعی ئەو کێبرکەیی کە ئیکەن بەڕاستی حەزاری نییە شارستانیانە نییە کۆمەڵێ قەیرانی تر هەیە منە بینم نەتایجی هەڵبژاردنەکان لە کاتی ئیعلانی نەتایجی هەڵبژاردنەکان بە دواوە ڕەنگە قەیرانی زۆر گەورە دەرچێت لە عێراقا ئەمە ئەگەر کۆمسیۆن بمێنێتەوە و هەڵبژاردن بکرێت بەتاکید ئەمە تەسیری ئەگەر ڕاست بێ بچێتە بۆواری جێبەجێکردنەوە و ئەگەر ئەمانە دەست لە کار بکێشنەوە بەڕاستی هەڵبژاردن دواکەوێ و ناکرێ و کاتێکش کە هەڵبژاردن نەکرا قەیرانی گەورەتەوەیە لە بەرەوەی دەسەڵاتی تەشریعی دەسەڵاتی یاسادانان بەردەوام ڕەنگە نەبێ و لەو حاڵەتە حکومەتی تەصریفی ئەعمال چییە کات چۆنی شەکارە بێ یعنی بەڕاستی ئەزمەکان ڕۆژ بەڕۆژ ڕۆژ بەڕۆژ تەفاقمەکە ڕۆژ بەڕۆژ بەرەواتێکە ئەزماتی زیاتر بێتە پێشەوە هەر وەکو وتمان هەر لەسەر مۆزوعی کاتی ئەلکترۆنی کۆمەڵێ مەشاکلی تریش ڕۆدا بۆ نمونە دووبارە بوونەوەی کارتی ئەلکترۆنی بە هەردوو جۆرەکەی کارتی دەنگدانی تایبەت و کارتی دەنگدانی عام ئێستا بە پێ ئەو حسایاتانەی کە لەناو کۆمسیۆنەوە بڵاوەکرێتەوە هەندێک هەواڵ بڵاویانەکەنەوە یعنی زیاتر لە نسبەی 20% کارتەکان دووبارە ئەبێتەوە ئەو کەسانەی کە لە تەسویتی خاصن واتە لە هێزە چەکدارەکانن چ لە عێراق چ لە کوردستانە ناویان لە هەردوو لایە هەیە ئەم دووبارە بوونەوەی ناوە بەڕاستی خۆی لە خۆیان بۆ نسبە زۆرە یەکێکە لە کێشە گەورەکان یەکێکە لەوەی کە زۆر ینی بەڕاستی ئەبێتەوە دانی زیاتر و ئەبێتەوەی ڕەنگە تەزویر و شتی خراپە بەڵێ لە دوا دقیقەکانی بەرنامە نزیک دەبینەوە بەڵام پێم خۆش بوو تەلەفۆنێکیش لە دهۆک وەرگرین کە دیارە باسی دهۆکیش کرا سەلام باڵایی لەگەڵمانە کاک سەلام فەرمۆ بەنیابدەمەوە باشمە بێت پرسیارێکی بکەم بەڕاستی نوکە تاک و ئیر و بیست
حەزا پێدوی خەلکێکی کارتێت خۆیت دەنگدانێ وەرنەگرتینە ئەف کارتێت ئەلکترۆنی و دیسان دبێژن و ئەف کارتە تشێن سەختەکاری تێدا بەدەگرن ئەس نزانم تا چرا دەمێوانێت مە معلومات و پێزانین سەروەیەکە هەنە ئایا ئەف کارتە دێشێن سەختەکاری تێداکەن یانە چونکی دەنگ و باز گەلک بەرفرە هەیەک و ئەف کارتە تشێن سەختەکاریە بکەن یان و کەسێکی دیشێت بەرامبەریەتی دەنگی بدات ئەو چ دەژم بۆ بەیەکێ بەڵێ کاکۆگر با بزانامتەوە دەست پێ بکەین بەڵام تکایە دەقە و نیوەک زیاتر کاتت نییە پێم خۆش بوو دواوە تەژی بەڕێز عەبدوڕەحمان خەلیفە بەویشەر کاتی کەمی هەیە فەرموو بۆ ئەو پرسیارەی بەڵێن پەیامنێر لە جهۆد بەڵێ یەکەم بەنسبەت کارتی دەنگە تا ئێستا کۆمسیۆن ئیزرائیلیان باز لەوە دەکات هەتا 24 ئەو کارتە دابەش دەکرێت لە دوای 24 ئەو کارتانەی وەرنەژیراوەتەوە هەموو سەحر دەکرێتەوە بەغدا هەڵدەژیرێ لێ بۆی تەلاعوب پێدا نەکرێت لەنە بۆ چوونی من ئەمە بەڕاستی بڕیارێکی ناچەندروستە چونکە وڵاتی مافی خۆی تا 34 ڕۆژی هەڵبژاردن ڕای خۆی بگۆڕی بەشداری بکە بەشداری نەکا نەفسێک بۆ قەیدکردنی هاوڵاتی بە کارتێک کە دەبێت پێم وایە ئیشکار بۆ کۆمسیۆن دروست دەکات ئەمە بەشی یەکەم بەشی دووەم کارتەکە دەکرێت ساختەکاریەکە بکرێت لەبەرەوەی کارتەکە بایۆمەتری نییە بەڵێ توانە هەیە بەوەی کە ساختەکاری چکە دەڵێ ئیزرائیلیان ئەو بتاقەیە مەرزە لەگەڵ خۆ بینی کە ئەو بتاقەیە لەوێنەی لەسەرە لە بەشمەی لەسەرە و بەڵێ دەبی هەویەکی دەخۆیانی تو هەویەکی مزەوەر دروستکەوە ئەو بتاقەیەشت دەستکەوێت ئینجا بە کڕین بی کارتی دووبارە بی هەر ناوێکی لێ دەدەیت ئەو کاتە دەتوانیت زۆر باش بەڕێز عەبدوڕەحمان خەلیفە دەناوێت باسیەوەت کرد ئایا بەڕای تو باشترە کە هەڵبژارنەکان لە کاتی خۆیان بەڕێوە بچن بەو هەموو کەم و کوڕیانە کاگەر بەڕێوە نەچن دەبێت تا مەترسی وەک جەنابەت باس کرد یەک دەقە وەختت هەیە فەرموو بەڵێ بەتەکید خۆ چێک لە تعریفی هەڵبژاردنەوەیە لە کات ئان و کات و سەعاتی خۆیان هەبێ بکرێ ئەجینا بە هەڵبژاردن حساب نییە هەڵبژاردن لە وڵاتەکانی ترا پێرن تەقویمی انتخابی واتە ساڵ ڕۆژی هەڵبژاردن ئەوە لەوە لای ئەوان سابیتە لای ئێمە سابیت نییە بەتەکید ئەگەر بکرێ باشە بەڵام بکرێت لە سێبەری ئەم وەزعانەیە لە سێبەری ئەمە مؤەزماتەیە بەتەکید ئەویش خراپی خۆی هەیە بەڵام لە هەموو کاتە پرۆسەی هەڵبژاردن هەرکردنی باشترین نەکردنی بەڵێ کاک هۆگر زۆر کەممان ماوە جەنابەت دەڵێ چی من بە هیوام بەڕاستی ئامانج لە پشت ئەو دەست کێشانەوە دواخستنی هەڵبژاردن چونکە دواخستنی هەڵبژاردن چارەسەر نییە درێژە باقوولکردنەوەی کێشەی گرفتەکانی عێراق دەدا بە داواشم وایە کە هێزە سیاسیەکان دەست لە کۆمسیۆن و کاروباری هەڵگرن زەختی لەسەر نەکەن مل بدەنە ئیرادەی خەڵک لە پاڵیشی کۆمسیۆنی باڵا لەو بارودۆخی کە ئێستا تێدایەتی کە پێم وایە بەشێکی ئەو ئەزمە و مەشاکلانە خۆی خەڵق کردیا تەنها پشت بە یاسا جێبەجێکردنی یاسا و ڕێکارەکان بگرن و دوور بکەینەوە لە تێکەڵکردنی خۆیان بە بارودۆخی سیاسی کە ئەوە لە بەرژەوەندی سەربەخۆیی کۆمسیۆن نییە و ئێمە چەندین بەڵگەمانە دەستە کە کێشەی گەورە بۆ دروست کردووە زۆر سپاس بەڵێ زۆر سپاس هۆگر چەتۆ بەڕێوەبەری تۆڕی شەمس بۆ چاودێری هەڵبژاردنەکان لە عێراق و هەروەها عەبدوڕەحمان خەلیفە شارەزای هەڵبژاردنەکان و هەروەها کاربەدەستی پێشوو لە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق سپاسان دەکەم و بەم جۆرە گەشتینە کۆتایی بەرنامەی ڕەهەندی پێشاتەکان دەرهێنەری بەرنامە هاوکارم بەڵێن ساڵح بوو تا بەرنامەی داهاتوو هەر شاد و سەرفەراز بن.